نەبوونی ئیمکانات و کەرەسەی پێویست بۆ بەڕێوەچوونی ژیانی ڕۆژانەی کوردە لێ قەوماوەکانی ڕۆژاوای کوردستان ئەو زەرورەتەی پێکهێناوەکە کوردەکانی پارچەکانی دیکەی کوردستانیش لەسەر تاسەری جیهان بە بەڕێوەبردننی چالاکی جۆراوجۆر یارمەتی کۆبکەنەوە بۆ بەڕێوەچوونی ژیانی ڕۆژانەی کوردە لێ قەوماوەکانی ڕۆژاوای کوردستان. هەر بەو بۆنەوە ئەمڕۆ لە شاری سۆکۆم کۆمەڵێک لە هونەرمەندانی کورد کۆبوونەتەوە بۆ ئەوەی بتوانن لەم ڕێگەیەوە یارمەتی بۆ کوردە لێ قەوماوەکانی ڕۆژاوای کوردستان کۆبکەنەوە. کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان بە مەبەستی هاوکاری و یارمەتی خوشک و برا لێ قەوماوەکانیان لە ڕۆژاوای کوردستان لە هەوڵی ئەوەدان بە هەر شێوەیەکی گونجاو بتوانن یارمەتی بۆ هاوڵاتیانیان لە ڕۆژاوای کوردستان کۆبکەنەوە. هەر بەو بۆنەوە دەستە دەستە ڕوویان کردە هۆڵی ئاهەنگی پشگیری بۆ ڕۆژاوا لە شاری ستۆکۆڵم کە لەلایەن ئەنجومەنی کوردی سووریەوە ڕێکخرابوو. ئەف شەو یەکیش چالاکیان ئەنجومەنە کوردی سووری لە سوێدێ وەکو دەزانن ئەنجومەنە کوردی سووری لە سوێد ئەف بۆ 8 ساڵی چێبوویە gelek çalakî بۆ piştgiriya Kurdên Sûrî li welayet li Rojavayê Kurdistan dike. Ev dezgehekî sivîl e bۆ ku piştgiriya Kurdên Sûrî li Rojava bike. Min wekû Kurdî Rojhilatlerê beşdarim wekû ke hawkarî ême hawkarî nîşan bidin bo Kurdanê ke li Sûriya ke êsta weziyan xirab e wekû hawkarî xweman pîşan anî bidin. منیش نێو ماشتی ئازرەفشانە دانیشتووی وڵاتی سوێدم منیش هەر وەک هاوڕێیەکانی دیکەم وەک ئینسانێکی ئاشتی خواست لێرە بەشدار بوومە و پشگیری خوشک و برایانی سووریای ما هیوادارم کە هەردەم لە ئازادی بن. ئەم هاتینەش بەر هاریکاریە کوردەت ڕۆژاوا بکەین ئەم محتاجە هاریکاریەنە و ji ber em dikarin em jî dikin. ناوی من برلین محسن امی هاتین هاری کاریا کرده بکن ام لازمه پارا لیک بدن و بیگ و هاری کده بکن هاری کاریا کده بکن هم سیاستوان هم ملت قلی مجرزه هم هنرمندین ما بطایبت بسترانین خواه ببرهمین خواه بشیوکاریا خواه بحلبستین خواه کاری خوی همی جوره هنری پشگیری بدن گلک چالاک بن جبون کنسرتان لدارخن ملت بینم با هف گهداری خو بینم با هف آلیکاری بدن هف و آراسته کردستان روجاوا بکن لوما بقاندی سیاسیان بقاندی پارتیان سیاسی وظیفه دکه سر ملی هنرمند و روشنبیران شد. سرم سفید بزوید الغرام بدل لگرام ببست دستم و یک شاکن ببل وید الغرام درین مال درمان ببست دستم و یک شاکن ببل وید الغرام درین مال درمان ببست إذا شونغا لكن ببن ويدي البرام قروت القرن ما ببن سودا السزام الإكسباس لە شەواهەنگی پشتیوانی بۆ ڕۆژاوای کوردستان وێڕای نوێنەری حکوومەتی هەرێم و نوێنەرانی ڕێکخراوە کوردیەکان پارلەمانتار و نوێنەری پارت و ڕێکخراوە سویدیەکانیش بەشداریان کرد و وتاریان پێشکەش کرد. لەو شەواهەنگەدا چەندین تابلۆی هونەرمەندانی شێوەکاری کورد بە مەبەستی هاوکاری ئابووری بۆ ڕۆژاوا فرۆشران و
بەڕێوەبەرانی ڕێوڕسمەکەش ئاماژەیان بەوەدا کە لەلایەن کۆمەڵەی پزیشکانی کورد لە سوید هەرچەند حەوت و یەکجارێک 4 پزیشک بەمەبەستی پێڕاگەیشتن بە بارودۆخی ئاوارەکانی دومیز سەردانیە و کەمپە دەکەن. فەرزە لەسەر هەر هونەرمەندێکی کورد نە هونەرمەندەی ڕۆژ ئاواتنێ هونەرمەندێ هەر چاپەچە کوردستانێ یعنی یارمەتیە هەف بدەن ئالیکاریە هەف بکەن چکو ئەم هەمی پێویستێ هەبن. ئارمانجەمە ئەوە و خەلکێمە ئێگو ئیرۆ gelek zehmet dikşînin mixabin gelek jwana penaberên li welatê xwe miletê Kurd wekû xelkê me dizane bi hezaratê sala derdikişandine û heta roja îro jî derdikşînin û penaberên li welatê xwe de. Em hêvîdarin ku alîkariya vê şevahnê em bikarin ew qezanca gomekiriya em ji xelkê xwe re bişînin. شەو ئاهەنگی پشتگیری بۆ کوردەکانی ڕۆژاوای کوردستان بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندانی کورد لە دەرەوەی وڵات کە ئامادەی خۆیان بەبێ بەرامبەر و وەک ئەرکێکی نیشتیمانی لە قەڵەمدا بەڕێوەچوو. ئەم تەڤلی بوونا بە هەستێ خوا بە چ ڕەنگی بێ ئەم حازرن پشتگیریە ڕۆژاوا بکەن ئەرگە کەژمەتی خستن ئەم بەهێڤینە گۆ ئەم بەرەنگێ یەکیتیە چه هێز بێ چه ملەت بێ گۆ ئەم یەکیتیکە ئاوا بکەن داکۆ ئەم پشتگیریە ملەتی خۆ بکەن لە کیژان پارچە کوردستانی بێ و جارکە دێ سلااو و ڕێژ بۆوە. Pejnu